سڵاتانە بێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژەی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. شەپۆلی نوێ هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندە سەربازیەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان، کوژران و برینداربوونی کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی ڕژیم لە ڕەوانسەر و جوانڕۆ، دابڕانی هێڵی ئینتەرنێتی جیهانی لە ئێران بۆ زیاتر لە 36 کاتژمێر، هێرشی پەهبادی و موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر و دەستپێکردنی شەپۆلێکی گەورەی هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکەکانی کۆماری ئیسلامی لە تاران. درێژە هەواڵەکان. شەپۆلی نوێ هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندە سەربازیەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی دوایین ڕاپۆرتەکان لە درێژە شەپۆلی هێرش ئاسمانیەکانی ئەرتەشی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی ژمارێکی زۆر لە بنکە و ناوچە هەستیارە سەربازیەکان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کران ئامانج. بە پێی زانیاریانەیە کە بەدەستمان گەیشتوون لە شارەکانی ڕەوانسەر، کامیاران، دیواندەرە، سەرپۆڵزەها و سنە، جوانڕۆ و هەروەها چەند ناوچەیەکی دیکە بنکەکانی سوپای پاسداران و ناوەندەکانی پۆلیس و هێزە تایبەتەکان بە توندیکراونەتە ئامانج و زیانێکی زۆری گیانی و مادیان بەرکەوتووە. راپۆرتە خۆجەیەکان ئاماژە بەوە دەکەن کە لە هەندێک لەم شارانە دووکەڵی ڕەش و تەقینەوەی بەهێز بیندراون و لەرزەکانیان لە ناوچەکانی دەوروبەریش هەست پێکراوە. هاوکات هێزەکانی ڕژیم بە شێوەیەکی بەرفراوان لە ناوچەکاندا بڵاو بوونەتەوە و ڕێگاکان داخراون. هەندێک لە سەرچاوەکان جەخت لەسەرەوە دەکەنەوەکە بەهۆی توندی هێرشەکان ژمارێکی زۆر لە بنکە سەربازیەکانی سوپای ڕژیم لە ناوچوون و هێزەکان ناچار بوون شوێنەکانیان بەجێ بهێڵن. کوژران و برینداربوونی کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی ڕژیم لە ڕەوانسەر و جوانڕۆ. بە پێی دوایین راپۆرتەکان لە درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر بنکەکانی سوپای پاسداران لە شارەکانی ڕەوانسەر و جوانڕۆ ژمارێکی زۆر لە هێزەکانی ڕژیم کوژراون یان بە سەختی بریندار بوون. هاوکات چەند هاوڵاتی مەدەنیش بوون بە قوربانی ئەم هێرشانە. بە پێی زانیاریانەیە کە بەدەستمان گەیشتوون لە هێرش بۆ سەر بنکێکی سوپای پاسداران لە ڕەوانسەر زیاتر لە 20 سەندامی سوپای پاسدارانی ڕژیم کوژراون یان بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانەی ڕەسوڵەکرەمی جوانڕۆکراون. لە هەمان کاتدا لە جوانڕۆ لە ئەنجامی هێرشەکان بۆ سەر ناوەندە سەربازیەکان دوو ئەندامی دیکەی سوپای پاسداران کوژراون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. دابڕانی هێڵی ئینتەرنێتی جیهانی لە ئێران بۆ زیاتر لە 36 کاتژمێر. بە پێی راپۆرتی نوێ تۆڕی چاودێری ئینتەرنێت، کۆماری ئیسلامی ئێران ماوەی زیاتر لە 36 کاتژمێرە بە شێوەیەکی فراوان لە ئینتەرنێتی جیهانی دابڕەوە و ئاستی پەیوەندیەکان تەنها نزیکەی لە 100% ئاستی ئاساییە. تۆڕی چاودێرانی دابڕان و سنوردارکردنی ئینتەرنێت لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووەکە پاش بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکە، دەسڕاگەیشتنی خەڵک بە ئینتەرنێتی جیهانی لە ناو ئێران بە شێوەیەکی بەرچاو کەم بووەتەوە. بە پێم راپۆرسە تەنها بەشێکی زۆر کەم نزیکەی لە 100% لە هێڵەکانی پەیوەندی نێودەوڵەتی چالاک ماونەتەوە کە ئەویش بە شێوەیەکی سنووردار و لە ناوچەی دیاریکراودا بەکاردێت. هێرشی ئاسمانی بۆ سەر هێز و فەرماندەیە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی دوایین هەواڵەکان لە درێژەی شەپۆلی هێرشەکان بۆ سەر ناوەندەکانی ڕژیم، هێزەکانی سنووری کۆماری ئیسلامی لە مێهران سەر بە پارێزگای ئیلام و هەروەها فەرماندەیی هەنگی سنوور لە ورمێ کران ئامانج. بە پێی زانیاریانەیە کە بەدەستمان گەیشتوون لە هێرشی موشەکی بۆ سەر بنکەیەکی سنووری لە مێهران ژمارێک لە پاسەوانانی سنوور کوژراون و چەند کەسی دیکەش بریندار بوون. هاوکات لە ورمێ بینای فەرماندەیی هەنگی سنووری بە چەند موشەکێک کرایە ئامانج و دووکەڵی ڕەش لە ناوچەکە بڵاو بۆتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە زیانێکی مادی زۆر بە ناوەندەکە گەیشتووە، بەڵام تا ئێستا هیچ راپۆرتێکی فەرمی لەسەر ژمارەی ڕاستەقینەی کوژراوەکان بڵاو نەکراتەوە. ئەمان لە کاتێکدایە کە ئاستی گرژیەکان لە سنوورەکانی ڕۆژهەڵات بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە و هێزەکانی ڕژیم بە شێوەیەکی بەرفراوان لە ناوچەکاندا بڵاو بوونەتەوە. هێرشی پەهبادی و موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر.
بە پێ دوایین راپۆرسەکان لە درێژەی شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئەرتەشی ئیسرائیل و ئەمریکا فڕۆکەخانەی هەولێر لەلایەن میلیشیەکانی ڕژیمەوە کرایە مانج. بە پێوە وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون چەند موشک و پەهبادێک ئاراستەی فڕۆکەخانە کرابوون، بەڵام سیستمی بەرگری ئاسمانی هێزەکانی ئەمریکا توانیویانە بەرپرچی ئەو هێرشانە بدەنەوە و بە تەواوی تێکیان بشکێنن. شانی بەسە هاوکات لەگەڵم هێرشانەدا هەندێک لە هێزە ملیشیەکانی ناوچەکە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پشتیوانیان لە کۆماری ئیسلامی دەربڕی و هەڕەشەیان کرد کە هێرشەکانیان بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان درێژەی هەیە. دەستپێکردنی شەپۆلێکی گەورەی هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکەکانی کۆماری ئیسلامی لە تاران. بە پێ دوایین راپۆرسەکان پایتەختی ئێران لەژێر شەپۆلی نوێ هێرشە ئاسمانیەکانی ئەرتەشی ئیسرائیل و ئەمریکادایە و چەندین ناوچەی هەستیار و ناوەندی حکومی بە توندی کراونەتە مانج. بە پێو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، بینەی وەزارەتی ئیسلاحات لە ناوچەی سید خەندان، هەروەها سەعادەت ئاباد و نەک و چەند شوێنێکی دیکە بەر تەقینەوەی بەهێز کەوتون و دووکەڵی ڕەش لە ئاسمانی تاران بڵاو بۆتەوە. شایانی باسە لە هەندێک ناوچەدا هێزەکانی ڕژیم بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوونەتەوە و ڕێگاکان داخران و تا ئێستا هیچ راپۆرتێکی فەرمی لەسەر ژمارەی قوربانیان یان ئاستی ڕاستەقینەی زیانەکان بڵاو نەکراوەتەوە، بەڵام سەرچاوە ناوخۆیەکان باس لە زیانێکی زۆری مادی دەکەن. پشتڕاستکردنەوەی کوژرانی 7 بەرپرسی باڵای ڕژیم. بە پێی دوایین زانیاریەکان، کۆماری ئیسلامی بە فەرمی کوژرانی 7 کەس لە بەرپرسانی باڵای سەربازی و ئەمنی خۆی پشتڕاست کردەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم بەرپرسانە بەناوەکانی ساڵح ئەسەدی جێگری وەزارەتی ئیسلاحات، محسن دەرەباغی، بەهرام حسەینی متەلق، حەسەن عەلی تاجیک، محەممەد شیرازی سەرۆکی دەفتەری خامنەئی، ئەکبەر ئێبراهیمزادە و غۆڵام ڕەزا ڕەزائیان سەرۆکی ئیسلاحاتی فەراجە لە هێرشە ئاسمانیەکانی ڕۆژانی ڕابردوو بۆ سەرناوەندەکانی حکوومەت کوژراون و ئەم ڕووداوە وەک یەکێک لە گەورەترین زیانە سەربازیەکانی ڕژیم دانی پێدانراوە. شانی باسەکە کوژرانی ئەم بەرپرسانە لە کاتێکدایەکە ئاستی گرژیەکان بەرز بوونەتەوە و ناوەندە سەربازی و ئەمنیەکانی ڕژیم بە شێوەیەکی بەرفراوان کراونەتە ئامانج. درێژەی هێرشی موشکی ڕژیم بۆ سەر ئیسرائیل. بە پێی هەواڵی گەیشتوو، ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەڕای هەموو زیانە گیانی و مادیەکان درێژە بە هێرشە موشکیەکانی بۆ سەر ئیسرائیل دەدات. بە پێو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، چەند موشکی سوپای پاسدارانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی چەند ناوچەیەکی مەدەنی لە ئیسرائیلیان پێکاوە و سەرەڕای گیانەدەستانی 4 شارۆمەندی مەدەنی ئیسرائیل چەندین کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شانی باسەکە ساکاتی داڕشتنی ئەم هەواڵە ڕاگەیەندراوێک سەبارەت بە ژمارەی گیان لە سراوان و بریندارانی ئەم هێرشانە لەلایەن ڕژیمی ئیسرائیلەوە بڵاو نەکراوەتەوە و ئەگەری هەیەکە ژمارەیە گیان لە دەستراوان زۆرتر بێت. دووە هەواڵ گیانەدەستانی 3 سەربازی ئەمریکایی بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامی. بە پێی راپۆرتی فەرماندەیی ناوەندی ئەرتەشی ئەمریکا، بەهۆی هێرشە موشکیەکانی سوپای پاسدارانی ڕژیم بۆ سەر هێزە سەربازیەکانی ئەمریکا، 3 سەربازی ئەرتەشیە وڵاتە گیانیان لەدەستەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە 5 سەربازی دیکەش لە ئەنجامی هێرشەکاندا بریندار بوون و دۆخی تەندروستیان ناجێگیرە. شانی باسە فەرماندەیی ناوەندی ئەرتەشی ئەمریکا لە ڕاگەیاندنێکدا هێرشی سوپای پاسدارانی ڕژیم بۆ سەر کەشتی فرۆکە هەڵگری ئابراهام لینکۆن بە تەواوەتی ڕەدەکاتەوە و جەخ لەسەرەوە دەکاتەوەکە لە ڕۆژانی داهاتوودا هێرشی ئاسمانی بۆ سەر ناوەندە هەستیاریەکانی کۆماری ئیسلامی چڕتر دەبێتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانم پێشکەشکردن، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.